ئەمی بەرنامەکەمان ئامادەکاری دەرونیە بۆ وەرزی نوێی خوێندن بە تایبەت دایک و باوک و خێزان چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە بە دەرونێکی ئارام بە هاندانێکی باش کاوەژ هەر بریتە لە خۆشکردنی دەروون قوتابیەکانیان بنێرنە بەر وەرزی نوێی خوێندن تا هیچ نەبێ ئەم ئارامی دەرونی و ئەم هاندانە ئەم وەکۆڵێ ئامادەکاری دەرونیە بەشی تەواوی ساڵەکەیان بکات و وەکۆڵێ لە نیوەی ساڵ و لە وەرزەکانی تایە لە بەهارە کە دنیا بەرەو گەرمی و بێتاقەتی بێ حوسڵەیە چێ قوتابی وای لێ نێ هەر تااقەتی خوێن و ئەو شتانەی نەبێ بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕەسوڵ ئیبراهیم ڕاهێنەری بواری دەرونیمان کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سەرتا لەو پرسیارەوە دەست پێ یەکەم، هاندانی دەرونی ئامادەکاری دەرونی خێزان چ ڕۆڵێکی هەیە لە بنیادنانی تاک و سەرکەوتنی قوتابی لە وەرزی نوێی خوێندنە؟ سەرەتا بەنای خۆی گەورەی میهرەبان، دیارە خێزان بۆ خۆی هەرچەندە بچووکترین دەستگای کۆمەڵگایە بەڵام گەورەترین ڕۆڵی هەیە لە پەروەردەکردنی تاک، چونکە ئەم دەستگایە دەتوانێت هەموو معلومات و زانیاریەکان بگوازێتەوە بۆ ئەو تاکی کە جیلی داهاتووە یان منداڵی ئێمە و وەچەی داهاتووە. بۆیە خێزان دەتوانێت مەسەلەن بارسوکێکی باش بێت بۆ ئەو قورساییەکە لەسەر شانی منداڵە بە تایبەتیت لە بواری خوێندنە، چونکە خوێندن بۆ خۆی با بڵێن مەرحەلەیەک و قۆناغێکی قورسە لەسەر شانی منداڵ. بۆیە هەندێک لەو منداڵانە یان هەندێک لەو هەرزەکار و گەنجانەی کە لە خوێندن جاری وهەیە بە هۆکارێکی زۆر لاوازەوە خوێندن بەجێ دەهێڵن کە یەکێکە لە دیاردەکانی ئەمڕۆی ناو کۆمەڵگەی کوردەواری. تەماشا دەکەی بازاڕەکان پڕن لە گەنج و لا و هەرزەکاری با بڵێن ڕۆیشتوو لە خوێندن، ڕاکردوو لە خوێندن. لەوانێ هۆکارەکەش بریتی بێ لەوەی کە خێزان وەکو پێویست ڕۆڵینەوە بێ. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ باسی دەکەین ئێسامە وردەوردە نزیک دەبینەوە لە وەرزێکی تازەی خوێندن. ئایا ئێمە وەکو دایک و باوک چۆن دەتوانین مەسەرەن ئەو بارە قورسە لەسەر شانی منداڵەکانمان لەسەر شانی خوێندکارەکانمان سوکەین؟ دیارە بۆ خۆی وەکو ئاماژەم پێکرد خوێندن یاخود فێربوون پەروەردەبوون با بڵێن بەشێکی لەسەر شانی قوتابخانەوە بەشە زۆرەکەی لەسەر شانی خێزانە. تازەترین ئامار ئافو تازەترین توێژینەوە کە لەسەر بواری پەروەردە و خوێندن کرابێت لە وڵاتی ئەڵمانیا کراوە لە ساڵی 2008 و چەند وڵاتێکی ئەسکەندەناڤیاشی گرتەوە لە سوید و نەروینج و دانیمارک و هۆڵنداش یەکێک بووە لە با بڵێن ڕوبەری ئەو توێژینەوەی کە ئەنجام دراوە. لە ئەوەی کە زۆر گرنگە دەرکەوتووە لە بواری فێربوون و پەروەردەکردن ئەوەی کە دەکەوێتە سەرشانی قوتابخانە لە سەدا 28 لە مەرحەلەی سەرەتایی، واتە ئەو زانیاریە کۆی دەکاتەوە خوێندکار تەنها هەتاوەکو پۆلیشت لە سەدا 30 لە سەدا 28 لە قوتابخانە فێر دەبێت، لە سەدا 7 لە ناو خێزاندا فێر دەبێت و لە های سکوڵ مەسەلەن لە دوای سەرەتاییەوە لە سەدا کەم دەبێتەوە لە سەدا 20 تاکو دەگاتە لە سەدا 15. یعنی ڕۆڵی قوتابخانە زۆرە بەڵام ڕۆڵی خێزان چەند بەرابەری با بڵێن قوتابخانەیە. بۆیە ئەم دەستگایە واتە دەستگای خێزان هەرچەندە بچووکە کاریگەری و ڕۆڵی گەورەی هەیە لەسەر پەروەردەکردن و فێرکردندا. ئەمە لەلایەکی ترەوە ئێمە لە ڕووی دەروونناسیەوە دووشتمان هەیە کە پێویستە وەکو دایک و باوک کاری لەسەر بکەین. ئەویش یەکەمیان بریتیە لە پاڵنەری خوێندن زیاد بکەین و هەروەها فشاری دەرونی خوێندن لاواز بکەین. ئێمە لە دەروونناسیدا بە تایبەتی دەروونناسی پەروەردەی شتێکمان هەیە کە پێی دەوترێ پاڵنەری خوێندن، یعنی ئێمە چۆن وا لە منداڵ بکەین کە وردەوردە بەرەو ڕووی خوێندن بچێت. یعنی هەموو ڕفتارێک واتە ڕفتاری زیرەکانە ئەو مهارەتانی کە لە ژیانی ڕۆژانەدا ئێمە وەری دەگرین حتمما ڕفتارەکان بە تایبەتی ڕفتاری ئێمە پاڵنەرێکی هەیە. لە خوێندنە پاڵنەرێکێک کە پێی دەوترێت پاڵنەری خوێندن. ئێمە چۆن وا بکەین کە خوێندن لای منداڵەکان شیرن بێەوە بتوانن وردەوردە بەرەو چۆن بەرەو خواردن کاتێک کە برسیەتی ڕائەکە ئاواش بەرەو ڕووی خوێندن بڕوە. ئەو پاڵنەرە خوێندنە چین و هەروەها ئێمە چۆن بتوانین فشاری دەرونی خوێندن لاواز بکەین. هەرچەندە
ئێمە کار بکەین لەسەر پاڵنەری خوێندن شتێک هەیە کە پێی دەوترێ فشاری خوێندن فشاریش هەتا حدێک ئیجابیە چکە دوو جۆر فشارمان هەیە فشاری خوێندنی ئیجابیمان هەیە فشاری خوێندنی سلبیشمان هەیە کاتێک کە ئێمە فشارێک لەسەر دەروونمانە لە کاتی ئیمتیحانە هەتا ئەو دەقی خۆمان ئامادە دەکەین ئەمە پێی دەوترێ فشاری ئیجابی بەڵام ئەگەر هاتوو خەوی لێزڕاندین ئیشتیهای خواردنی نەهێشتین بوو بە ترس وای لێ هات کە ئێمە حەزمان لەو کارە نەبوو ئەو پێی دەوترێ فشاری مثلەن سلبی بۆیە ئێمە پێویستە دایک و باوک لەسەر ئەم دوو چەمکەی دەروونناسی زۆر بەباشی ئیش بکەن یەکەمیان بریتی بێت لە پاڵنەری خوێندن زیاد بکەن و هەروەها فشاری دەرونی خوێندن کەم بکەنەوە ئێمە چۆن بتوانین ئەو ڕێگانە کامانە باشە مامۆستا دایک و باوک دەبێت چۆن لەگەڵ ئەو منداڵانەیە تعامل بکەن مامەڵە بکەن کە سەرەتای خوێندنیانەوەتە ئەمساڵ دەچنە قۆناغی یەک چۆن ئەبێ خوێندنیان لەلا خۆشەویست بکەین بۆی قوتابخانە خۆشەویست بێرە گومانی تێدا نییە کاتێک منداڵێک لە ناو ژینگەی خێزاندا گەورە دەبێت و دەچێتە ناو ژینگەیەکی گەورەتر کە بریتە لە ژینگەی قوتابخانە تووشی سەدمەیەکی گەورە دەبێت هەتا تقریبن مانگێکیش ڕانە هاتووە چکە هەتا دوێنێ مەسەلەن ئەوەی کە لە پاڵی بوو بریتی بوو لە خوشک و دایک و باوک و براکانی بەڵام ئێستا کەسێک لە لایدا ئەنیشێک کە ئەسڵەن نازانێ نامۆیە بەلای ئەوەوە بەتایبەتی لە سەرەتای تەمەنی منداڵیدا کە مەهارەتی بەستنی پەیوەندی کۆمەڵایەتی زۆر لاوازە گرنگترین شت ئەوەیە کە مامۆستایان کار لەسەر ئەوە بکەن کە چۆن پەیوەندی لەگەڵ دەوروبەردا دروست دەکەن چکە ئێمە حاڵەتێک کە پێی دەوترێت لە دەروناسیا پێی دەوترێت گونجان زۆر گرنگە ئێمە بتوانین منداڵێک لە ناو قوتابخانەدا خاڵە هاوبەشەکانی بدۆزینەوە بۆ ئەوەی لەگەڵ دەوروبەریدا بگونجێ بەڵام بۆ ئەوەی خاڵی ئەو دوو چەمکەم لە بیر نەچێت بە تایبەتی ئێمە پێویستە کاری لەسەر بکەین ئەوەی کە فشاری خوێندن کەم بکەینەوە و پاڵنەری خوێندن زیاد بکەین ڕێگا زۆرن یەکەمیان ئەوەیە کە ئێمە بەرنامەیەکی ڕێکوپێکمان هەبێت بۆ وەرزی تازەی خوێندن بە تایبەتی بۆ ئەو منداڵانەی کە تازە دەچن بۆ قوتابخانە یاخود چوون بۆ قوتابخانە یاخود بۆ نمونە لەوانەیە هەرزەکار بێ و لە پۆلی 9 و 10 و 11 ئەوانە بێ لە ئامادەی بێ بەڵام احتیمالی هەیە لاواز بێ یاخود دەرنەچوو بێ یان دەوری دووەم بە حاڵ دەرچوو بێ ئێمە پێویستە بەرنامەیەکی ڕێکوپێکمان هەبێ خاڵی دووەم بریتە لەوەی کە لە هەروانەیە کە لاوازە ئێمە پێویستە بەهێزی بکەین ئەمە زۆر گرنگە جاری وا هەیە بڕواتان بێ منداڵێک لەوانەیە لەسەر بابەتێک وازی لە خوێندن هێناوە تەنها لەو بابەتە گرنگ لاوازە لێرە ئەوەرکە ناکەوێتە سەر مامۆستا چونکە لە ڕاستیە هەندێک خوێندکار هەیە کە لە ماڵەوە لە وانەیەکە زۆر لاوازە و توانایی باشی نییە ئەو دایک و باوکەشی خوێندەواری وایان نییە یان هەر ئەتوانین بڵێن نەخوێنەوارن لەم کاتەیە ئەبێ ئەم ئەرکە ئەکەوێتە ئەستۆکیە ئەو ئەرکە دەزانین چیە ئەم ئەرکە دەکەوێتە سەر شانی مامۆستا بە دەرەجە یەک چونکە جاری وا هەیە ئێستا بۆ نمونە وەرزش لەسەر بابەتەکانی کە دادەندرێت وەرزش مع العیلم ئەگەر منداڵ هەر بچێتە دەرەوە تۆزێ وەرزش بکە ئەبێ دەرەجەی باش بهێنرێت بۆ نمونە کوردی زۆر بەهێزە بەڵام لە بیرکاری لاوازە تەماشا دەکەین بەتایبەتی لە ئیبتیدایەمە دیاردەیەکی زۆر دیارە یعنی تەماشا ئەکەی مامۆسای بیرکاری لەبەر ئەوەی لە کوردیا زۆر تەمبەڵە لە بیرکاریشا کەمی بۆ دادنێ بۆەوەی دەرنەچێ ئەمە نابێت بەو شێوەیە بێت چونکە هۆشی ئێمە دابش بوو بەسەر کۆمەڵێک سندوقدا لەوانەیە لە سندوقێکا زۆر بەهێز بین لە سندوقێکی ترا زۆر لاواز بین یعنی جاری وهەیە ئێمە لە مەهارەتی ئیجتیماعیە لە پەیوەندی کۆمەڵایەتیە زۆر بەهێزین بەڵام کەسێکی باش نین بۆ کاسبی کەسێکی باش نین مەسەلەن بۆ خوێندن جاری وهەیە کەسەکە هەر لە ناو خێزاندا کەسێک دەوێت بە دکتۆر کەسێک دەوێت بە مامۆسای زمانی کوردی دوشتی زۆر لێکتری دوورن بۆیە خاڵێکی تر ئەوەیە کە لەسەر خواردن و لەسەر خەوتن بەتایبەتی ئێمە ئێستا زۆربەی زۆری خێزانەکان گرفتی ئەویان هەیە کە درەنگ ئەخەون سەعات 1 و 2 ئەوان ئەخەون بۆیە پێویستە خوێندکار یان قوتابی لە مەرحەلە ئیبتیدایی بەتایبەتی لە 8 ساعات زیاتر بخەوێ یعنی 8 ساعات کەمتر نەبێ خەوتنی بەتایبەتی لە ساعات 2 کە ئەو توانە جەستەیەی کە هیلاک بووە ئەو توانە مێشکەی کە هیلاک بووە بگەڕێتەوە جێگەی خۆی و هەروەها خاڵێکی تر ئەوەیە کە لە سەرەتای خوێندندا ئێمە پشکنینی تەندروستی بکەین هەتا ئێستا ئێمە ئەمەمان نییە جاری وا هەیە دایک و باوک مع الأسف لە پۆلی 6 ئیبتیدایی دەزانێت کە منداڵەکەی هەستی بیستنی لاوازە یان هەستی بینینی لاوازە لەوانێت چەندان جارلێشی درابێ لەسەر ئەوەی کە تەمبەڵە لەسەر ئەوەی کە نەیزانیوە کە مامۆستاکەی چی پێوتووە نەیزانی و ئەرکەکانی ماڵەوەی چییە ڕۆژێک لە ڕۆژان نەهاتووە بۆ نمونە فەحسێکی ئەو منداڵە بکە بزانی ئایا هەستی بینینی چۆنە هەستی بیستنی چۆنە جاری هەر لە سکمانگەوە جاری وایە چاوی زەعیفە لەوانەیە ئەو شتێکە لەسەر وایت بۆردەکە دەنووسێ مامۆستا ئەینووسێ لە دواوەشە
لەوانەیە هەر زۆر لە دواوەش بێ ئەو شتانە بە ڕێکوپێکی نەبینرێت تەسیر دەکاتە سەر زاکیرە و ئەو معلوماتی کە پێویستە کۆی بکاتەوە لەگەڵ ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ برادەرەکەی تەنیشتی و هەروەها کەمکردنەوەی میوان و سەردان و سەفەر و سیاحەت و ئەوانەکە بەڕاستی ئێمە کاتێکی زۆر ئەکوژین بە و کۆمەڵە مەسەلەن سەردان تەماشا دەکەین بەرنامەیەکی ڕێکوپێکماندانە ناو بۆ منداڵەکانمان لەپڕ هەر خۆشم دەبێت پێویستە مڕعاتی خێزانێکی کە بکەم نابێت مەسەلەن منداڵ خێزانەکە منداڵی خوێندکاریان هەیە قوتابیان هەیە ئیتر مڕعاتی ئەوە نەکەم کە ئەو ماڵە پێویستی بەوە هەیە کە بەتایبەتی منداڵ کە گەیشتە قۆناغەکانی سەروتر هەتاوەکو قۆناغی سەروتر بەرز بێتەوە ئەرکی خوێندنی زیاتر دەبێت و کاتی زیاتر دەبێت بۆ کۆششکردن کەمکردنەوەی سیرکردنی تەلەڤیزۆن و هەروەها ئایپاد و هەروەها کۆمپیوتەر ئەم بابەتانی کە منداڵ پێوە خەریکە بەتایبەتی ئێستا وەرزی لە پشوو بووە لە ماڵەوە بوون لەوانەیە کاتی زۆریان بەدەستەوە بوو بێت و زۆر سەیری تەلەڤیزیۆنیان کردو لە سەری ڕاهاتوە چکە ماڵتز ئەڵێ هەر کەسێک مەسەلەن 21 ڕۆژ لەسەر خوێک بێت ئەو خۆ ئەم ڕفتارەتیدا دەبێ بەخۆ مەسەلەن 21 ڕۆژ وەرە تۆ سەیری تەلەڤیزۆن کە 21 ڕۆژ وەرە ئایپاد بەکاربێنە 21 ڕۆژ مەسەلە یاریە کە ئەم بابەتە دەبێتە ڕفتار لە ئینساندا بۆیە وردەوردە پێویستە ئەم بابەتانە کەم بکەینەوە و هەروەها خاڵێکی تر بریتە لە هەوڵەکانیان لە بەرچاو بگیرێت تەلەبەیەک بۆ نمونە قەیچیەکە مەسەلەن دەوری دووەم دەرچووە بەڵام هەوڵەکەی تەشجیع بکرێ هەرچەندە لە مەرحەلەی یەکەمدا دەرنەچووە بەڵام مەرحەلەی دووەم دەرچووە توانای ئەوەی هەبووە کە هاوین مەسەلەن سعی بکە کۆشش بکە تەشویق بکرێ و هەروەها ئەگەر منداڵ زۆر حەزی خاڵێکی تر کە زۆر بەلای ئێمەوە مەسەلەن دایکان و باوکان منداڵدا ئەنیشێنن وەکو ڕۆبۆت نسحەتی دەکا یعنی منداڵ تااقەتی زۆر گوێگرتنی نییە جاری یاسایەک هەیە لە پەروەردەکردندا کە یاسای مەسەلەن یەک با بڵێن پتەوکردنی یەک ڕەفتاریە یعنی تۆ منداڵێک مەسەلەن دەتەوێت ڕاستی کەیەوە ئەو هەڵەی بۆ ڕاستکەوە کە تەنها یەک هەڵەیە نەک دوو هەڵە سێ هەڵە بەیەکەوە بۆی ڕاستکەیەوە مامۆستا ببوورە لە خاڵێکیانە بەس لەوە کرد کە وەک دەزانین لە پشووە منداڵان بە تایبەت بە بەردەوامی خەریکی ئایپاد و مۆبایلن کەواتە ئەبێ ئەو دایک و باوکە دەرونیان چۆن مامەڵە لەگەڵم منداڵەیە بکەن تا ئەو منداڵە ڕابێنەوە واز لەم شتانە بهێنن چونکە ئەمە زەحمەتە وەک بەڕێزی ئاماژە باوەکەی کە لە 21 ڕۆژ ئەگەر بەردەوام بی لەسەر کارێکە بێتە خو بەڵام سێ مانگی پشووی هاوین بەردەوام مناڵەمە بەکاربێنێت چۆن ئەتوانی تەعاملی لەگەڵا بکەیت لە ڕووی دەرونیەوە جارێ شتێک زۆر گرنگە ئەویش بریتە لە تعدیلی سلوک لە دەرووناسی پەروەردەیە کە زۆر ئاماژەی پێ دەکرێت ئەویش چاکردنی ڕەفتارە مەسەلەن چاکردنی ڕەفتار مەرج نییە ئەو ڕەفتارەی سلبی بێ ینی ئەوەی کە باسی دەکەین بریتە لە سیرکردنی تەلەڤیزۆن لەوانەیە سەیری شتی باشیش بکە بەڵام کاتێک گرنگە بۆ کۆششکردن کە ئەمڕۆ ئەرکی ئەوە پێویستە مەسەلەن کاتی سیرکردنی تەلەڤیزۆن کەم کاتەوە ئێمە چۆن دەتوانین ئەم با بڵێین خووە ئەم ڕەفتارە تێیدا زەعیف بکەین یەکەمیشت ئەوەیە کە ئێمە بەرنامەی بۆ دابنین هەنگاوی یەکەم ئەوەی کە بە مرونەت هیچ خوێکی خراپیان هیچ خوێک کە ئێمە دەمانەوێت لە منداڵەکەدا بسڕینەوە لە پڕ نابێ بە هەنگاوە بەم مەسەلەن کاتێکی دەوێت هەتاوەکو مەسەلەن ئەو خوی تێدا زەعیف دەبێت مەسەلەن ئەگەر ئایپاتە وردە مەسەلەن پێی بوترێ ئامۆژگاری بکرێ ئەمە ئەرکێکی تر هاتۆتە پێشەوە مەسەلەن ئەوە تۆ دەبێت ڕۆڵێکی ترت هەبێت لە ژیاندا هەتا دوێنێ مەسەلەن پشوو بووە لە ماڵەوە خەوتووی ئایپاتت کردووە مەشغوڵ بووی بە تەلەڤیزۆنەوە مەشغوڵ بووی بە یاریەکانی خۆتەوە بەڵام ئەمڕۆ ئەرکێکی پیرۆستتر و گەورەتر و ئەوە بەو شێوەیە بۆی بچی مەرجیش نییە مەسەلەن جاران 4-5 سەعات سەیری تەلەڤیزۆنی کردو ئەمڕۆ قەیچەکە بانی سەعات سیرکە بە سەعاتێک سیر بکە بۆیە حاڵەتی یەکەم بریتە لە قۆناغبەندی وردە ئێمە دەتوانین مەسەلەن جاری وا هەیە دایکان و باوکان یەک ڕۆژە چۆتە قوتابخانە یەکسەر بانگی دەکاوەرە چیت خوێن پێویستە ئەوە لەبەرکەی خوێندن جارێ یەکێک لە ڕێساکانی خوێندن ئەوەیە خوێندن پرۆسەیەکی بەردەوامە یعنی ئەوەی ئەمڕۆ فێر دەبێت مەرج نییە بە تەواوەتی تێبگا لەوانێ 10 ڕۆژی کە تێبگا لەوانێ مانگ کە تێبگا لەوانەیە ساڵێکی تر اینجا بۆی ڕۆن بێتەوە حەز دەکەم خاڵەکان بە تەدریجی بڕۆین ئەگەر منداڵەکە زۆر حەزی لە ئامۆژگاری نەبوو مەسەلەن فەنێکی تر هەیە سەرەتا زۆر باشە من ئەمام بۆ خۆشم تەجروبەم کردووە لە دەیان کتێبی تری پەروەردەییدا بەرچاو دەکەوێت کە پێویستە ئێمە تعهودێک بەڵێنامەیەک لەگەڵ منداڵەکانماندا ببەسین ئەو منداڵی کە فەهمی نییە قەیناکە بەڵام بە تایبەتی بۆ گەورەکان و هەرزەکاران پێویستە دای بنیشێنرێت مەسەلەن پێی بوترێت لەسەر پەیماننامەیەک بنووسێت لە نێوانی من و منداڵەکەمدا ئەو پەیماننامەیە بریتە لە نێوانی دایک و باوک لەلایەک و منداڵەکەی لەلایەکتر
پێویستە ئەو وەرزی خوێندنە پێویستە مەسەلەن سەعات 8 بخەوێ هەموو ڕۆژێ خاڵەکان بەو شێوەیە ئاماژەی پێ بکرێ هەموو ڕۆژێ ئەرکی ڕۆژانە جێبەجێ بکە دوای ئەوە ئیمتیحانەکانی نمرەکانی زۆر باش هەموو ئەمانە دەکرێت ئەمە زۆر زۆر گرنگە کاک حەز دەکەم هەتا ئێستا ئێمە جێبەجێمان نەکردووە خێزان دوای پاداش شتێک بنووسرێت ئەگەر هاتوو بۆ نمونە کۆی نمرەکانی لە 85 زیاتر بوو چی بێ لە 90 زیاتر بوو چی بێ لە 99 زیاتر بوو مەسەلەن لە 95 زیاتر بوو چی بێت خاڵێک هەیە شتێک هەیە کە پێی دەوترێت ترسی خوێندن ئەمە زۆر زۆر گرنگە مەسەلەن کەسێک منداڵێک هاتووە نیگەرانیەکی هەیە مەسەلەن خشونەتێکی هەیە وردە وردە ئەم خشونەت و نیگەرانیە دەگوازرێتەوە دەبێت بە ترس میکانیزمی دیفاعی بەکاردەهێنێت لە دەروونناسیە پێی دەوترێت میکانیزمی دیفاعی مەسەلەن بیان و دەگرێت بە جلەکانی بیان و دەگرێت بە جانتاکەی بیان و دەگرێت بە ژووری خواردن بیان بە مامۆستاکەی بە هاوڕێکانی هەر ڕۆژێک کە دێتەوە بیانوێک ئەگرێت ئەمە پێی دەوترێت میکانیزمی دیفاعی میکانیزمی دیفاعی بەشێکە لە ژیانی ئێمەش مەسەلەن من دەڵم کاگریاستۆ بۆ واد نەکردووە یەکسەر پاساوێک ئەهێنیتەوە پاساوی بەرگریکردنی پێدەوترێت مثلەن ئەگەر بیانوی هێنایەوە نەبوونی ئیشتیهای خواردن مثلەن خەوی نەبوو ئەو منداڵە تا بەیانی خەوی نەبوو دیارە ترسێک ڕوبعێک شتێک هەیە لە دڵیدا کە وای لێ کردووە بەهۆی ئەو خوێندنەوە جاری وا هەیە خەوزڕانە مثلەن لەوانەیە لە منداڵێک بێ لەوانەیە لە قوتابخانە بێ لەوانەیە لە مامۆستایەک بێ لەوانەیە لە دەرسێک بێ لەوانەیە لە مدیرەکەی بێ پێویستە دەربکەین مثلەن وردە وردە بە دوای دابچین سەرچاوە و مەزدەری ئەو ترسە بدۆزینەوە احتیمالی هەیە ئەو تەلەبەیە لە لای تەلەبەیە کە لە دەنیشت دانیشتێ لای بەرین ترسەکەی نامەکەمان تەواو بوو زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕەسووڵی برایم ماستەر لە دەروونناسی زۆر سپاس بۆ لە سەرەتای وەرزی خوێندنە ئەم ڕێنمایی و ئامۆژگاریانە بگرنە گوێ بتوان بە دەروونێکی ئارام و ئامادەکارەوە منداڵەکان بخەنە بەر وەرزی تازەی خوێندن وەرزێکی سەرکەوتوو بێ بۆ هەموو خێزانێک و بۆ هەموو خوێندکار زۆر سپاس ئەوە سەرکەوتوو بێ